خۆشەویستانم خۆشحاڵین بۆ جارێکی دیکە لە شەشە جوانەکەی کەناڵی ئاسمانی پێمەوە بە یارمەتی خۆی گەورە و پاشەناوکارانم بۆ میوانی ماڵەکانتان بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی نوێ لە بەرنامەی پەیامی تۆ بەڕێزان ئەم ڕۆژ لەگەڵ هاوکارم ڕێناز ئەرسەلان پەیامێکی دیکەی هاوڵەتیان بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست دەگوازینەوە بە ئومێدەوەی پەیامی ئەم جارشمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز و خۆشەویست بێن بەڕێزان دەمانەوێت لە هاوڵەتیان بپرسین چۆن خۆشەویستی خۆت بۆ پێشەوای مرۆڤایەتی محەممەد دەردەبڕیت درودی خوای لەبێت چۆن بتوانین ڕەوشتەکانی محەممەد لە خۆماندا جێبەجێ بکەین ئایا خۆشویستنی محەممەد درودی خوای لەبێت تەنها بە زمانە یاخود دەبێ کردەوەی لەگەڵ بێت چۆن بتوانین سونەتەکانی ئەو جێبەجێ بکەین ئەم پرسیارانە و چەندین پرسیاری دیکە لە خزمەتی ئێوەی ئازیز و بەڕێزدا ئاراستەی هاوڵاتیانەکەین مابزانین هاوڵاتیان سەبارەت بەم بابەتە ڕابۆچوونیان چییە و بە چ شێوازێک خۆشەویستی خۆیان بۆ محەممەد درودی خوای لەبێ دووپاد ئەکەنەوە دوێ بەڕێز و خۆشەویست بینەرمە من بۆ گواستنەوەی پەیامەکانی هاوڵاتیان لەم ڕۆژە پیرۆزەدا داواکارم لە مسلمانان کە هەمیشە یادی خۆی گەورە و پێغەمبەر صلی الله علیه و سلم بکەنەوەنی خۆشەویستی بەوا بێ بە زیندووکردنەوەی سونەتەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم پابندون بە بەرنامە ڕێبازەکەیەوە ئەمە گەنجێک محەممەد درودی خوای لەسەر بێت لە خۆم خۆشترێ خۆشەویستی خۆمان بە زیندووکردنەوەی سونەتەکانیەتی سەروەری بەخشی بە مرۆڤایەتی خەڵکی لە نەهامەت ڕزگار کرد خەڵکی لەژێر چەسانەوە ڕزگار کرد من کوڕێکی کەم بێناوێنە محەممەد بە خۆشەویستی ئەو والله ئەو حەچی شتەی جوان و بە مرۆڤایەتی بەخشیوە دوانزە ڕەبیع الأول یادی لەدایکبوونی محەممەد درودی خوای لەبێت با بڵێن لەو ڕۆژە لەدایک بووە جەنابەت وەک مسلمانێک چ پەیامێکە دەیە بۆی چۆن خۆشەویستی خۆت بۆ دووپاتەکەیتەوە طبعا ئێمە هەمیشە سەڵاواتە نێرین بۆ ئازیز و خۆشەویستمان پێغەمبەر صلی الله علیه و سلم لەم ڕۆژە پیرۆزەدا داواکارم لە مسلمانان کە هەمیشە یادی خۆی گەورە و پێغەمبەر صلی الله علیه و سلم بکەنەوەنێ و پەیامی منیش ئەوەی بەڕاستی ئەم سروفە بەرەو چاکبوون بڕوات ژیانێکی خۆش بۆ گەلی کورد بەرقەرار ببێ هەر ئەوەنە وەڵا محەممەد درودی خوای لەبێ کاتێکە لەدایک بوو چی بە مرۆڤایەتی بەخشی طبعا ئەوی بە مرۆڤایەتی بەخشی ڕاستگۆیی بوو دەستپاکی بوو و هەروها تەبایی بوو کە بەخشی بە خەڵکەکان بەڵام بەداخەوە کە دوای لێکدانەوەی بۆ کرا بە شێوازێک کە هەندێک بە شێوازێکی هەڵا تێگەیشتن چونکە ئەو مەبەستی ئەو یەکتاپەرستی بکرێ خەڵک دوور بکەوێتەوە لە بتپەرستی و شتی بێگیان کە بپەرستی کاتە خوای گەورە و مرۆڤایەتی بەرەو باشی بەرێت وڵاهی بەڕاستی ڕۆژێکی زۆر پیرۆز و ڕۆژێکی زۆر گەورەیە و بەڕاستی ڕۆژێکی زۆر خۆشە عنی حەقی وایە ببێ بە جەژنێکی سەرتاسەری من بەڕای من وەکو بۆچوونی من شوێن سونەتی ئەو کەوتوی بەڕادێکی زۆر نا بەس یعنی ئەگەر توانی بێتم یعنی نەک بڵێ لە 100 لە 185 محەممەد درودی خوای لەبێ کاتە لەدایک بوو چی بە مرۆڤایەتی بەخشی طبیعی خۆی ژیانی ڕاستەقینە و ئینسان کە هەز بە خۆشی بکە لە ژیانە هەز بە ژیان بکە هەز بە خۆشی بکە بزانێ بۆچی ئەژی بۆ چه هەدەفێژی کاتی ئەو لەدایک بوو چی بە مرۆڤایەتی بەخشی وڵاهی ئەم دینە جوانە عنی کە ئەسا ئێمەمانە لەسەری ئەژی من و تۆ لەسەری ئەژین عنی بە زەحمەتێکی زۆر گەورە گەیشتۆتە دەزێمە ئەبێ ئێمەش قەدری بگرین بەڕاستی ڕەحمەت بوو هەموو جیهان بەتەئکید خۆشویستنی محەممەد درودی خوای لەبێت تەنها بە زمانە بێت یا خودێ بەکردەوە بیسەلمێنی وڵاهی بەکردەوە ئەبێ بیسەلمێنی چونچێکم ئەگەر هەر بە زمان بێ ئەوە هەر شتێکی ڕوتینیە و ئینسان بەس بۆ دەرخستنی خۆیکە بەس ئەگەر بێت و بەکردەوە و بە ئینسانەکە وها دەرکەوێت ئەمە شوێن کەوتەی ئەوە ئەمە شتێکی جوانترە بەڕاستی دوانزەی ڕەبیع الأول یادی لەدایکبوونی پێغەمبەر درودی خوای لەبێت لەو ڕۆژە چیت هەیە بۆی چۆن خۆشەویستی خۆتی بۆ دووپاتەکەیتەوە وڵی خۆشەویستەکەی هەرەوەیە کە ئەوێ یادی بکەینەوە و زیکری بکەین و پێ خۆشحاڵی خۆمان دەربڕین بەرامبەری شوێن کەوتی سونەتەکانی ئەویت بەڵێ شوێن کەوتنی سونەتی ئەو خۆشویستنی ئەو تەنها بە زمانە بێ خودێ بەکردەوە بە دڵ و بەکردەوەش بێ ئەگەر دڵی لەگەڵانوێ بابەت بابێت بەعمەلیشی ئەبێ بەکردەوە بە دڵ بێ بڕوای تۆ محەممەد درودی خوای لەبێت
بەلەدایکبوونی چی بە مرۆڤایەتی بەخشی؟ وڵی حەچی چاکە و پەیام و خۆشگوزارانی بێ و هەمووی بەخشیوە لە هەموو بارەکانی ژیانە. ئەگەر ئێمە شوێن سونەتی ئەو کەوین تووشی زەرەرە بین ئەبەت پێیە وما أرسلناك إلا رحمة للعالمين رحمة بۆ هەموو جیهان بۆ هەموو جیانە با بڕای تۆ محەممەد کاتێکە لەدایک بوو چی بە مرۆڤایەتی بەخشی؟ قورآن و ئاین پێبەخشین قورآن و ئاین مرۆڤی لە کۆیلایەتیش ڕزگار کرد. بەڵێ شوێنکەوتنی محەممەد درودی خوا تەنها بە زمانە بێ یاخودێ بەکردەوە بەکردەوە بە زمانی نییە کردەوەکە و زمان دەبەرە بەس کردەوەکە سونەتەکانی گوتووی نەخوا بە زیابێ والله چ پەیامێکی من ئینشاءالله هو ڕەحمان سوێنێکی خۆبوونەوەقی و دوعای خێرن بۆ دەکەی ئینشاءالله. شوێن سونەتەکانی گوتووی؟ ئەرێ وڵا دەیکەوە ئینشاءالله. چۆن خۆشەویستی خۆمان بۆ ئەو دووپات کەینەوە؟ جا خۆشەویستی لە خۆشەویستی ئەو زیاتر هەیە. بە چی دووپاتی گەینەوە؟ والله بە سەلاوات لێدان و بە نوێژکردن و بە دوعاکردن و ئەبەوە بە شوێنکەوتنی سونەتەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم. باشە شوێنکەوتنی سونەتی ئەو تەنها بە زمانە بێ یاخود ئەوێ بەکردەوەی سەلبی بەدڵ و بە زمانیش بەهردوو لاوە. محەممەد کاتێکە لەدایک بوو چی بە مرۆڤایەتی بەخشی؟ والله جا چی بە هەموو جیهانی برتی نەکرد بە مرۆڤایەتی لە دار و بەردیش خزمەتی بە هەموو دنیا کردو. دوانزە ڕەبیع الأول یادی لەدایکبوونی پێغەمبەرە درودی خوای لێبێت لەو ڕۆژەیە چیت هەیە؟ چ پەیامێکت هەیە؟ وڵا پیرۆزبایی لە هەموو مسلمانانی جیهانەکەم چۆن خۆشەویستی خۆتی بۆ دەرەبڕی؟ وڵا خۆشەویست سەروەری مرۆڤایەتیە پێغەمبەر بۆنی هاتنیەوە خۆشنایی کەوتە دنیاتەوە. خۆشویستنی محەممەد درودی خوای لێبێت تەنها بەدەم ئەبێت بە زمانە بێ یاخود دەوێت بەکردەوە بیسەلمێنیت؟ بەکردەوە بیسەلمێنیت بەکردەوە بیسەلمێنی بە دەمی نابێت بەکردەوە بیسەلمێنی. خۆشەویستی بەوا بێ بە زیندوکردنەوەی سونەتەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم پابەندبوون بە بەرنامە و ڕێبازەکەیەوە بێت. جەنابە هەوڵەداوە سونەتەکانی لە خۆدا جێبەجێکەی تا ڕادەیەک دەڵێ مرۆڤ ئەگەر شوێن سونەت و ڕەوشتی ئەو کەوێ ئاراستەی ژیانی بەرەو کوێ چیە؟ بەتەشید ئاراستەی ژیانی بەرەو باشە ڕواوە دوورەکەوێتەوە لە هەموو کارێکی خراپ. بەلەدایکبوونی محەممەد درودی خوای لێبێت چی بە مرۆڤایەتی بەخشی؟ وڵا بەلەدایکبوونی بڵین ئیتر مرۆڤایەتی دوورکەوتەوە لە بڵین هەموو جەهالەت و نەزانینێک مرۆڤ بەلەدایکبوونی ئەو قۆناغێکی نوێ دەست پێکرد لە ژیانی مرۆڤایەتیە کە ڕۆشنکەرەوە بوو و ڕەحمەت بوو بۆ هەموو جیهان نەک بۆ تەنیا بۆ مسلمان. لەم ڕۆژە پیرۆزەدا داواکارم لە مسلمانان کە هەمیشە یادی خی گەورە و پێغەمبەر صلی الله علیه وسلم بکەنەوەی خۆشەویستی بەوا بێ بە زیندوکردنەوەی سونەتەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم پابەندبوون بە بەرنامە و ڕێبازەکەیەوە. ئەموو گەنجێک محەممەد درودی خوای لەسەر بێت لە خۆم خۆشترێ خۆشویستی خۆمان بە زیندوکردنەوەی سونەتەکانیەتی سەروەری بەخشی بە مرۆڤایەتی خەرکی لە نەهامەت ڕزگار کرد خەرکی لەژێر چەسانەوە ڕزگار کرد. من کوڕێکی کەم بێناوێنە محەممەد لە خۆشەویستی ئەو والله ئەو حەچی شتەی جوان و بە مرۆڤایەتی بەخشیوە. دوانزەی ڕەبیع الأول یادی لەدایکبوونی پێغەمبەرە درودی خوای لێبێت لەو ڕۆژە چ پەیامێکت هەیە بۆی؟ وڵا پەیامی ئاشتی و بڵێن دینی ئیسلام ینی پەیامی ئاشتی و ئاوەدانی و پێکەوە ژیان پێغەمبەر صلی الله علیه وسلم هەر لە ئەوەل و ئەساسەوە کە دەوڵەتی ئیسلامی بڵین دابەزراوە پێغەمبەر صلی الله علیه وسلم ینی ئیش و کاری پێکەوە ژیان و خۆشی و گوزەرانی خەڵک بووە. هیوادارم لەو ڕۆژەدا هەموو لایەنەکان پێکەوە ژیان قبول بکەن و پێکەوە ئینشەڵڵا بێنە سەمێزی گفتوگۆ و هیچ کە چاوەڕێ ئەو وەزع ناخۆشەی نەکەی کە میلەتەکەمان تێکەوتووە ئینشەڵڵا ئەو ڕۆژە ببێتە ڕۆژی خۆش گوزەرانی و ژیانی خۆشکردنی خەڵک و هەموو کوردستان ئینشەڵڵا بەیەکەوە. چۆن خۆشەویستی خۆمانی بۆ دەربڕین؟ وڵا خۆشویستی خۆمان بە زیندوکردنەوەی سونەتەکانیەتی نەک بە ئەشعار و دەهۆزوڕا لێدان و ڕێزم هەیە ینی لە هێندێک یادکردنەوە دەلەوەیشتی بێشە بڵین شیناشە ئێژ ڕوو بدا ینی تێکەڵکردنیە لە من دەڵم زیندوکردنەوەی سونەتەکانی یەکەمین شتە کە ینی تۆ دواکەوتوی ڕێی ئەوی ینی ڕێگاکە ڕاستەکەی جوانەکەی ئەوی. وەڵای من هەموو کاتێ ئاینی ئیسلام بە کۆڵەکەی ئیسلام مەزانم ئێمە هەموو کاتێ منەوەیەکی ئیسلامین خۆمان مسلمانە زانین هەموو کەس حەقە یادی پێغەمبەری ئیسلام کاتەوە ساڵانە مانگانە هەش کاتە بێت. چۆن شوێن ڕێبازەکەی ئەو بکەوین بە چی؟ بە زیندوکردنەوەی سونەتەکانی. محەممەد درودی خوای لێبێت بەلەدایکبوونی چی بە مرۆڤایەتی بەخشی؟
ڕووناشی بۆ هەموو ئیسلام بڵاوکردن و داوای ئیسلامی ئەگەرێمە شەڕ ڕۆژتەکانی ئەو کەبین تووشی زەرەر نابین نەخێر فرازی ئەم دنیا و دنیاژە بین 12 ڕەبیع الأول یادی لەدایکبوونی پێغەمبەرە درودی خوای لێبێت چۆن خۆشەویستی خۆمان بۆ ئەو زیندوو بکەینەوە و دووپاتی کەینەوە وڵی خۆی یادێکی زۆر پیرۆز و زۆر خۆشەویستە چونکە یادێکە لەدایکبوونی فەخری کایناتە کە ئەم ڕۆژە خۆشەیە ناوەتە کە بۆ ئەمە موسڵمانانە ئەم خەڵکام و لە نەهامەتی و لە ژێر دەستە و چەساوە بوون لەبەر دەستی کاپرە جوولەکەکانە ئێستا ڕۆژێکی زۆر خۆشە کە خوای گەورە ئەم پێغمبەر نازدارەی ناردۆ بۆ ئەم ئیسلامە جوانە بۆ ئەم دینە ئەم پەیامە جوانی بڵاو کردوتەوە بۆ ئەم خەڵکە ئێمەش ئەبێ پەیڕەوی بکەین و باوباپیرانمان لا نەبین و بە جۆری ئەوان چیان کردووە و چینێکی کرۆمەولومان لە دەسات خێرمان لە دەسات بەس لەم ڕۆژە بە بۆچوونی من ئەوەی کە ئەیەوێ خێر بکات سەیرەکە دەور پشتەکەی یەکێک احتیاج یەکێک شتە شەر نییە برێ مەولوب خوێنە خۆ مەولوب خوێنە زۆر زەرورە زۆر خۆشە بە سەیرەکە احتیاجە بیاتێ زۆر خێریەگات سانە بێ ڕێز لەو ڕۆژە بگرێ ڕێز لە موسڵمانان بگرێەوە لە هاوڵاتیان بگرێ و ئەو ڕە بەش ڕاگە لای خۆی پەروەردگار ئەو ڕۆژی زۆر پیرۆز لای خۆی پەروەردگار و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وەکو گەنجێکی شاری سلێمانی سەرتا ئەمێ پیرۆزبایی لە سەرجەم موسڵمانان بکەم بۆم یادە پیرۆزە بەڕاستی جێ خۆیەتی ئێمە هەمومان شوێن سونەتەکانی پێغەمبەرکەی صلی الله علیه وسلم و هەردەم لە ڕابەرمانە و ئەو تکاکارمان لە ڕۆژی دواییە و بەڕاستی پیرۆزبایی لە هەموو مسلمانان دەکەم بەلا چوار پارچەکەم محەممەد درودی خوای لەبێ کاتێکە لە دایک بوو چی بە مرۆڤاتی بەخشی بەڕاستی سەرتا کاتە نێو مرۆڤاتی و بەندایەتی لابر واتە ئازایەتی وە لە بەندایەتیکردن بۆ خۆی گەورە کە هەر ئەو دروستکەری هەموو مرۆڤەکانە کە سەرەتا هەموو کەسێک ئەسۆسەنرایەوە ئەو هات کۆیلایەتی نەهێش بەڵە کۆیلایەتی نێش و دینێکی هێنا کە دینی ئازایەتیە تەناک بەندایەتیکردن بە خۆی گەورە کار دروستکەری هەموو بوونەوەرەکانە 12 ڕەبیع الأول یادی لەدایکبوونی محەممەدە درودی خوای لێبێت جەنابەت چیت هەیە بۆ ئەو ڕۆژە وڵی دیارە پەیامی ئەم ڕۆژە 12 ڕەبیع الأول یادی لەدایکبوونی پێغەمبەری مەزلمان محەممەدە پەیامی من وەکو هەموو مرۆڤ دۆستێک ئەو پەیامەیەکە ئێمە بتوانین بە ئاشتی بژین خۆشەویستیمانە بێت لە نێوان بۆ یەکتری و دیارە دڵمان هەر ئەو مرۆڤانە بێکە بە درێژایی مێژوو وەکو میلەتی کوردی پێناسراوە هەمان ئەو دڵ و دەروونە بێکە پڕێتی لە خۆشەویستی لە کرانەوە لە یەکترویستن لە ئاشتی چۆن خۆشەویستی خۆمانی بۆ توپاتکەینەوە خۆشەویستی ئێمە بۆ پێغەمبەری مەزلمان دیارە بە کردەوەی چاکە بە فراوانی دڵمان بەرامبەر بە یەکتری و دیارە بە گرتنی هەمان ئەو ڕێچکە و ڕێگایی کە جەنابی لە سەردەمی پەیام و لە سەردەمی بڵاوکراوەکەی و ژیانە هێنایەتی بە هەمان ئەو ڕێکار و ڕەوشتانە و ئاکارانەی جەنابە دیارە پێما بێتین لەو ڕێگەیەوە ئەمە دەربڕینی هەمان ئەو هەستەیە بۆ ئەو و دەربڕینی هەمان ئەو شێواز و ڕێگە و ئاکارانەیە کە جەنابی پیاتێ بڕێ وما أرسلناك إلا رحمة للعالمين ئەمە و دەقە پیرۆزەیەکە خوای گەورە لەبارەی محەممەدمان درودی خوای لەبێ فەرموویەتی محەممەد ڕەحمەتە بۆ هەموو جیهان نەک هەر بۆ ئومەتی ئیسلامی بۆیە زۆر گرنگە هەموو ساڵێک کە لە 12 ڕەبیع الأول ئەو ڕۆژە کە محەممەدی تێدا لەدایک دەبێت پێویستە ئێمە بە بەرزڕاگرتنی سونەتەکانی ئەو بەیادکردنەوەی سونەتەکانی ئەو بە جێبەجێکردنی سونەتەکانی ئەو ژیان ببینە سەر و ژیان بگوزارێنین بۆی کە هەست بکەین ڕوومان هەبێت لە ڕۆژی قیامەتە بڵێن ئێمە ئومەتی تۆین یا محەممەد شەفاعەتمان بۆ بکە لای خوای گەورە چون بە دڵنیاییەوە هەر کەسێ لە قیامەتە محەممەد شەفاعەتی بۆ بکات بە دڵنیاییەوە سەرفراز دەبێت و ئێمە هیوادارین 12 ڕەبیع الأول ببێتە هۆکارێک بۆ بە خۆداچوونەوەمان لە گوناحەکانی ڕابردوومان
گوزەر بکەین و هەوڵ بدەین ژیانێکی نوێ دەست پێ بکەین بۆ ئەوەی پێغەمبەر درودی خوای لێ بە بکردەوەکەمە خۆشحاڵ بێت بۆ ئەوەی سونەتەکانی ئەو یاد بکەینەوە بۆی ڕەوشتەکانی ئەو لە خۆمەدا جێبەجێکەین تا لە دنیا و لە قیامەتیدا سەربەرز بین تاکو و سەرفراز بین. خۆشویستنی محەممەد درودی خوای لێبێت تەنها بە زمانە بێ خودێ بەکردەوە طبعاً بە شێوەیەکی کردەوە بەکردار تۆ تەنها ناوێت بە زمان بڵێ من پێغەمبەرم خۆشی و خۆشەویستیەکە بێ بەکردار و بە ڕەفتارە بێ ڕەفتارە جوان بێت چونکە ئەم پێغەمبەرە ئازیزە بەوە هاتووە کە مرۆڤایەتی بەرەو باشی بێرێت و لەو فکرە خراپانە و لەو بیر و باوەڕە دواکەوتوانە مرۆڤ دوور خاتەوە بهێنێتە سەر ڕێگەی ڕاستی. ئەگەر بەرنامەکەی ئەو جێبەجەکەین وەکو خۆی ئەو پەیامێکە ئەو بەڵاوی کردەوە لە مەدینە و لە مەککەدا ئایا مرۆڤ ژیانی بەرەو خۆشبوون ناڕوە؟ طبعاً بەرەو شێوازێکی خۆشبوون چونکە بەڕاستیدین ڕاستەقینە لەسەر ڕووی زەویدا ئاینی ئیسلامە بەڵام بە شێوازێکە پەیڕوو بکرێ بە شێوازێکی ڕێکوپێک پەیڕوو بکرێ وەکو خۆی نەک دەستی تیا بخرێت و شێوازەکانی بگۆڕێ و فکری تر بێتە ناوێ و بکرێ بە کارێکی توندڕەوی چونکە بەڕاستی ئیسلام بۆ هاتووە کە خەڵکی بێنێتە سەر ڕێگەی ڕاستی و دووکەوێتەوە لە توند و تیژی نەک بە شێوازێکی تر کە ئێستا لێکدانەوەی بۆ ئەکرێ بەداخەوە لەلایەن هەندێک گروپەوە. شوێن کەوتە سونەتەکانی ئەویت بە شێوازێک بڵێم لە سایاسا لەوانەیە لە سایاسانێ وەڵام ئەو پڕیتوانە ئەخەمە کار هەمیشە سونەتەکانی ئەو جێبەجێ بکەم و خی گەورە لە خۆم ڕازی بکەم. خۆشەویستی بۆ محەممەد تەنها بەکردەوە ئەبێت تەنها بە زمان ئەبێ یاخود پێویستە بەکردەوە بیسەلمێنی بۆی نەخێر ئەبێ بەکردەوە بیسەلمێنی بۆ نمونە ئەو شتانەی کە ئەو لە ژیانیدا پیادەی کردووە یارمەتیدانی هەژاران و بەدەمەوە هاتنی هەژار و لە قۆماوان و یارمەتیدانی ئەو کەسانی کە پێویستیان بە هاوکاری و یارمەتی هەیە نابێت ئیلان بەکردەوە بیسەلمینە بەرەوەی بەقسە ناکرێت ئێستا بەقسە توان بڵێم پێغەمبەر هەم کەس خۆشە دینی ئیسلام هەم گوێ بەڵام ئایا ئەو شتە لە خۆمدا ڕەنگی داوەتەوە ئەو پێغەمبەر سەلەم بڵین ئەگەر بەوێمە فەرموو ئەو شتەی بکەن ئێمە کە بەکردەوە نەیەکەین یان هیچمان نەکردووە بەس کاتێک کە بەکردەوە کەمەوە نیشانەیە و خۆشەویستیە بۆ ئەو خۆشەویستی دەربڕینە بۆ ئەو ڕێبازەکەی پێغەمبەر سەلەم خوای لێبێت. بە لەدایکبوونی محەممەد درودی خوای لێبێ چی بە مرۆڤایەتی بەخشی؟ وڵا کۆیلایەتی نەهێشت خۆشگوزەرانی و ئاشتەوای بە هەموو میلەتی هەموو عالەمەکان بەخشی و وەزائیدەن پەیامێکی بۆ ئێمە بەیامێکی بە ئێمە بەخشی کە دەتوانین لە کۆیلایەتی و لە دواکەوتووی و لە زیندە بەچاکن و لە زۆر کێشە نەزاتمان بەالحەمدوللا سەر ڕێبازگەوی ئەو بەرنامە جوانی و کە وێستەکانە بۆ مەیدانەوە ئەلحەمدوللا گەیشتن بۆ ئاستی ئێستەکە دەیبینی. ئەگەر شوێن سونەتەکانی پێغەمبەرکەین درودی خوای لێبێت پێ دوایە ئێمە زەرەر بکەین قەت زەرەر ناکەین هەچ کەسێ ڕێگای خوا و پێغەمبەر بگرێ قەت زەرەر ناکە. بە لەدایکبوونی پێغەمبەر درودی خوای لێبێت چی بە مرۆڤایەتی بەخشی؟ سەروەری بەخشی بە مرۆڤایەتی خەڵکی لە نەهامەت ڕزگار کرد خەڵکی لەژێر چەسانەوە ڕزگار کرد کۆیلایەتی نەهێشت ڕێزی بۆ ئافرەت دانا وما أرسلناك إلا رحمة للعالمين رحمة بۆ هەموو جیهان رحمة بۆ هەموو جیهان هەرچی زدی ئەم ئاینی ئیسلامە چەند محەممەد خۆشەوێ بەڕاستی ئەو کەسی کە محەممەدی لە خۆی خۆشتنەوە ئیمانەکەی تەواو نیەوە وتەی پێغەمبەر سەڵاسەلەم وتەی خۆیەتی ئەڵێ کە ئەڵێم ئەبێ منە لە خۆ خۆشتر بێ ئەو کات ئیمانەکە و تەواوەتە بەڵێ وەکو گەنجێک محەممەد درودی خوای لەسەر بێت لە خۆم خۆشترێ هەوڵە داوە سونەتەکانی و جێبەجێکەی لە خۆتە هەوڵدان هەموو ڕۆژێکە بێ هەوڵ بێ بۆ سونەتەکانی پێغەمبەر سەڵاسەلەم بۆی جێبەجێکەی بەڵێ هەوڵم ماوە ئەگە مرۆڤ شوێن سونەتەکانی ئەو کەوت شەڕ ڕۆژتەکانی ئەو کەوت پێ دوایە توژی سەر لە شێوا دەرو بێ بە دڵنیاییەوە ڕۆژتەکانی ئەو بۆ خۆی پانتاییەکە بۆ مرۆڤایەتی بۆ ژیان هەمانە مرۆڤ کە بتوانێت بەشێکی ئەگەر نەشکرێ وەکو جەنابی وەکو بەرزی ئەو هەمان ئەو ڕێگای بگرێ بەڵام ئەگەر بتوانێت بەشێک لە ئاکار و ڕەوشتەکانی ئەو وەربگرێت دیارە مرۆڤ بێتە مرۆڤێکی باش بە پێچەوانەوە نابێتە مرۆڤێکی سەر لە شێوە بێتە کەسێکی مرۆڤ دۆست خۆشەویست لە ناو خەڵک لە ناو کۆمەڵگا مرۆڤیست و ئەمانە هەموو بنەوەی کە بتوانێت کەسایەتیە کیانێک بۆ خۆی دروستکە کە نزیک بێ لە مرۆڤ و لە خۆشەویستیەوە
لەم ڕۆژە پیرۆزەدا داواکارم لە مسلمانان کە هەمیشە یادی خۆی گەورە و پێغەمبەر صلی الله علیه و سلم بکەنەوەی خۆشەویستی بەوا بێ بە زیندوکردنەوەی سونەتەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم پابندبوون بە بەرنامە و ڕێبازەکەیەوە. ئەم وەکو گەنجێک محەممەد درودی خوای لەسەر بێت لە خۆم خۆشترێ خۆشویستی خۆمان بە زیندوکردنەوەی سونەتەکانیەتی سەروەری بەخشی بە مرۆڤایەتی خەڵکی لە نەهامەت ڕزگار کرد خەڵکی لەژێر چەسانەوە ڕزگار کرد. من کوڕێکی کەم بێنایەنە محەممەد بە خۆشەویستی ئەوە والله حەچی شتەی جوان بوو بە مرۆڤایەتی بەخشیوە لە 12 ڕەبیع الأوەلا پێغەمبەرمان درودی خوای لەبەردایکە بێت. جەنابەت لەو ڕۆژەدا چۆن وەفای خۆتی بۆ دووپات دەکەیتەوە؟ وەفای خۆمی بۆ دووپات دەکەمەوە ئەگەر لە یادم ناچێت قەت پێغەمبەری خۆشەویست سەروەری هەمومانە. محەممەد لای تۆ چیە گەێنێ؟ محەممەد ناوێکی پیرۆز و خۆشەویستە. ڕەوشتەکانیشی جوانە بەرزە ینی من کوڕێکی کەم بێنایەنە محەممەد لە خۆشەویستی ئەوە. ئەگە مرۆڤ شوێن سونەتەکانی ئەو بکەوێت پێت وایە سەر لێ شێوا بێ پێت وایە سەری لێتیاک بچێت؟ ناوەڵا ئەوەی ئەو کەسانەی کە دوای سونەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەوانە هەرگیز دواکەوتون و سەریان لێ شێواوە ئەوانە ڕێگای ڕاستیان ون کردووە ئەبێ دوای سونەتەکانی ئەو کەوینی ئەمە هەمومان شوێن سونەتەکانی ئەو کەین بۆی سەرگەردان نەبین بۆی سەرگەردان نەبین بڵێ ئەگەر دوواکە شوێنی نەکەی سەرگەردان نەبین و ڕێگایەکی ڕاستە ئەبێ هەمومان بیگرینە بەر خۆمان ماڵ و مناڵمان بێ ئەبێ ماڵ و مناڵەکەشمان فێرکەین نەوەکانمان فێرکەین. سونەتەکانی ئەتوانین بڵین بە شوێنکەوتنی سونەتەکانی پێغەمبەرمان درودی خوای لەبێت زیینوکردنەوەی سونەتەکانی وەفادارین بەو. بەڵێ ئەوە وابزانم یعنی ئەرکی سەرشانی مسلمانێک ئەڕات و پێغەمبەر درودی خوا لە کاتە لەدایک بوو کاتێ ژیا چی بە مرۆڤایەتی بەخشی؟ ئاشتی ئازادی یەکسانی دادپەروەری ئەوانی بەخشی بە ئینسان لە دوای سەردەمی جاهیلیەوە تەمان. ئەگە مرۆڤ شوێن سونەتەکانی ئەو بکەوێت پێ دوایە سەرگەردان بێت پێ دوایە سەر لێ شێوا بێت بەعکسەوە بە پێچەوانەوە بگرە سەرفرازە بێت. خۆی گەورە بازاڕە بە ئەحواڵت چۆنە؟ بازاڕە چۆنە؟ سوپاس بۆ خوای گەورە. وەک دەزانیت لە 12 ڕەبیع الأوەلا پێغەمبەرمان درودی خوای لەبەردایکە بێت. جەنابەت چۆن خۆشەویستی خۆتی بۆ دەرەبڕیت؟ وڵی بەس درۆ دەلەسەر نەکەی درۆ نەکەی لەگەڵیا ئەو سونەتانەی پێغەمبەر صلی الله علیه وسلم بەدەستی بێنی بەکاری بێنی باشترین شتە ئەوە درۆ لەگەڵ کەسا مەکە ئەگە توانێت درۆ مەکە ئەمە یەکێکە لە ڕەوشتەکانی پێغەمبەر درودی خوای لەبێت. بەس درۆ نەکەیت لە هەموو شتێکە ناجەحی ئەگە درۆی شکرەوە ماڵوێران و کاولت ڕای تۆ پێغەمبەرمان درودی خوای لەبێت کاتێکە لەدایک بوو چی بە مرۆڤایەتی بەخشی؟ والله ئەوە حەچی شتەی جوان بوو بە مرۆڤایەتی بەخشیوە چاچی نەبەخشیوە ئەڵێ ئەو شتە کە ئەو شتێکی دانابێ و غەڵەت بێ نییە. چۆن وەفادار بین بۆی؟ واللهی حتا ئەتوانی وەفا بکارێکە بە چی بیکەین؟ بە کردەوەی جوان سونەتەکانی ئەو جێبەجێ بکەین. ئەرە والله کردەوەکانی ئەو سونەتەکانی ئەو هەڵس و کەوتی ئەو پێغەمبەر درودی خوای لەبێت وەک دەزانین لە 12 ڕەبیع الأوەلا لەدایکە بێت. لەم ڕۆژەدا لەم کاتەدا چۆن خۆشەویستی خۆتی بۆ دەرئەبڕیت چۆن خۆشەویستی خۆتی بۆ نوێ دەکەیتەوە؟ بە هەموو بەدڵ و بەگیان و بە هەموو دەستەمان ئامادەین و خۆشی دەرئەبڕین و پێغەمبەر صلی الله علیه وسلم خۆشیمانێ بە هەموو مسلمانانی جیهانی کوردستانیش. مەبڕای تۆ محەممەد درودی خوای لەبێت چی بە مرۆڤایەتی بەخشی؟ بەڵام چی بە مرۆڤایەتی بەخشی؟ لە هەموو شتێکی بەخشیوە بە مرۆڤایەتی. وما أرسلناك إلا رحمة للعالمين. خۆشویستنی محەممەد درودی خوای لەبێت تەنها بە زمانە بێت یاخود ئەبێ بەکردەوە و بە دڵ و بەگیان و جەستەشی دەکێناوە هەر بەکاربێنیت. جەنابەت تا چەند شوێن کەوتووی سونەتەکانی ئەبی؟ وەڵڵا ئینشەڵڵا ئەگەر ئەوەی بەپێی توا نابێت و هەوڵی بۆ بدەینە بێ هەمومان لەگەڵ یابین لە سونەتەکانی پێغەمبەر عەلەیهی سەلام وسەلام. ئەی محەممەد ئەی پێشەوام تاجی سەرم هەتا دەمرم تۆ دەکەمە مامۆستا و ڕابەرم. محەممەد ئەو پیاوە بوو کە توانی خۆشەکانی ژیانی خۆی
بکاتە قوربانی ئومەتەکەی و کۆمەڵگەی مرۆڤایەتی. محەممەد ئەو زاتە بوو کە لە خێر و خۆشی زیاتر هیچ زیانێکی بۆ کۆمەڵگەی مرۆڤایەتی نەبوو. محەممەد ئەو کەسەیە کە غەیری موسڵمانەکانیش دان بە دادپەروەری و گەورەی و ڕاستی و ئەمینی و دڵسۆزی و دەستپاکی و داوێن پاکی و زمان پاکی ئەو دادەنێن. محەممەد پێشاوەمانە، محەممەد تاجی سەرمانە، محەممەد ڕابەرمانە، محەممەد مامۆستامانە. لە پەیامەکانی هاوڵاتیانەوە گەیشتی نەوە قەناعەتەی کە محەممەد پێویستە هەمیشە لە یادمانە بێت، هەمیشە ڕەوشتەکانی ئەو لە خۆماندا زیندوو بکەینەوە، هەمیشە یادی ئەو بکەینەوە، هەمیشە سڵاوات لەو بدەین بۆ ئەوەی سەرفرازی هەردوو دنیا بین. چونکە محەممەد هێندە بە ڕەحمە، هێندە ئومەتەکەی خۆش ئەوێت کە لە قیامەتدا داوا ئەکا لە خوای گەورە کە ئومەتەکەی ببەخشن. بۆیە هیوادارین شوێن کەوتەی سونەتەکانی ئەو بین، ڕەوشتەکانی ئەو لە خۆمانە جێبەجێ بکەین، سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستان و لە هەموو جیانە ببێتە سیستەمی بەرنامەکەی محەممەد تاکو هەموو لە یەکمان بەخۆشی و شادی و دادپەروەرە بژین. پەیامی ئەم جارەشمان گەیشتە پایان. تا پەیامێکی تر هەموو لە یەکتان بەخوای گەورە ئەسپێرین. خوای گەورە پشت و پەنای هەموو لە یەکمان. هو خير عباد الله خير البرايا حي فينا بهداه حلو الوصايا نسألك الله أن تجمعنا يوما برسول الله من كوثره يروينا فتقبل يا رباه.